ممنوع هۆیەکان زۆرن هۆی ئابووری لە پێش هەمویانەوەی هۆی سیاسی ڕاستی زۆر گرنگە کۆمەڵێکی فشار هەیە لەسەر گەنجی ئەم وڵاتە هەستەکە ئیتر چیتر تەحملی ئەم فشارە ناکە هەر لە بێکاری و بێهیوابوون و بێهیوابوون لە دوا ڕۆژ و ئەمانە کۆمەڵێ هۆکاری زۆر گرنگن لە بەرامبەر ئەوەیە دەتوانین ئەوەش پرسیار بکەین ئایا چ هێزێک هەیە ڕێگری بکات لە چوونی ئەم گەنجانە ئەوەی کە جەنابە دەستپێکرد لە پرۆگرامەکەیە دەسەڵاتەکان دیارە درەنگتر خەریکە وشیارە بنەوە لە جدیەتی ئەم کێشەی بەجێهێشتنی وڵات لەلایەن گەنجانەوە حەزەکەم بڵێم جدیەتی ئەم بابەتە ڕەهەندێکی تری هەیە ئەویش ئەوەیە ئەگەر دەگەنجی ئێمە وڵات بەجێبێڵێ سەد عەرەب دێ بۆ ئەم وڵاتە و ئەمە طبعاً شتەکە مزاعف ئەکاتەوە چونکە تۆ جێگایەک جێدێڵی بەرام پڕەکرێتەوە لەلایەن خەڵکانێک کە لە خوار و ناوەڕاستی عێراقەوە هاتوون و ئێستا خەریکە حکوومەتی عێراقی بە ڕێگای جۆرا و جۆر هەوڵ ئەدا ڕێگا بکاتەوە بۆ مانەوەی ئەبەدی ئەم عەرەبانەی کە دێن بۆ کوردستان تێکم هەبێت لەسەر ئەو پرسیاری جنابەت کرد لە لیزاخان بە باوەڕی من ئەو خۆ هەڵکێشان و شانازیەی کە هەرێمی کوردستان ئەیکا بەوەی کە پەناگایە بۆ خەڵکی ترکە لێ قەوماوە دێ بۆ ئێرە تێک ئەشکیە کاتی هاوڵاتیانی ئێرە کوڕ و کچی ئەم وڵاتە ڕوو ئەکەنە دەرەوەی وڵات وەکو نیازخان باسی کرد لە دەریاکانی ئیجە و ئەمانە ئەخینچێن و جەنازەکانیشیان نابیندرێتەوە ئەم شانازیە تێکەشکێ و هیوادارم دەسەڵاتی سیاسی لە باشووری کوردستان چیتر خۆی هەڵنەکێشێ بۆ شانازیە ئەم شانازیە کۆتایی هات